صل وسلم وبارك على أشرف المرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. شكرا برياني برس الله ورحمة إخواتان لبه. پاژۆی لاڵقەکانی پێشوودا باسی قەومی نوح و باسی تۆفانەکەی سەردەمی نوحمان کرد، سەلامی خوای لەسەر بێت. بە چەند سەردەمێک لە دوای نوح خوای تەبارەک وتەعالا سەر لە نوێ وەچەی مرۆڤایەتی بڵاوە پێکرد، بەرەکەتی بەسەرا ڕشتنەوە، زۆربوونەوە، وایان لێهات وردە وردە چەندین ئاواییان دروست کرد، چەندین قەومی تازە پەیا بوو، هەرێکە و بەلایەکە ڕۆیشت، وردە وردە زمانەکانیان لێک دوورکەوتەوە، شاریان دروست کرد، مەملەکەتیان دروست کرد، شارستانێتیان دروست کرد. سەر لە نوێ وەچەی مرۆڤایەتی بەردەوام لە پێشکەوتن و بەرەو پێشچوون و زیابوونا بۆ هەتاکو ڕۆژی گەیشتۆتەوە بەمڕۆ کە سەراسەری دنیای گرتوتەوە و ژمارەی مرۆڤەکان خۆی داوە لە نزیکەی 7 ملیار کەس. لە پاش قەومی نوح زنجیرەی بتپەرستێتی شەریک بۆ خواپەیاکردن درێژ بووە و بەردەوام بوو. هەر جارەی لەلایەک و لە شتێگەیەکی ترەوە سەر لە نوێ ئەو گومڕایی کە بەسەر قەومی نوحە هات، سەیرەکەی پاش ماوەیەک میلەتێک کە لە سەرتاوە ئیماندارن بەڵام کەسانێک بە دوایە نادێت بەهۆی خۆشی و ڕابواردن و دەسەڵات و سەڵتەنەت و دەوڵەمەنی و ئەمانەوە وردە وردە فەرمانەکانی خوا لە بیرەکەن، دەسەڵاتی خوا لە بیرەکەن، خۆیان هەنگێک دەسەڵاتیان نەبێت پێیان وایە ئیتر خۆیان بوون بەخوا، ئیتر هەموو شتێ بەدەست خۆیانە، مردنیان لە بیرەچێتەوە، گەڕانەوە بۆ لای پەروەردگاریان لە بیرەچێتەوە، دەزەکەن بە زوڵم بەستەم، هەرچی خوا پێی ناخۆشە لەسەر زەویە ئەیکەن، حیکمەت لە بوونی خۆیان لەسەر زەویە لە بیرەچێتەوە. لەمەشەوە ئیتر کاتێکەوە خەڵکەکان ئەم قەناعەتیان بۆ دروست بوو، یاخود مەلە لەناو هەموو میلەتێکە، کۆمەڵی دەسەڵاتدار، کۆمەڵی دەوڵەمەند، کۆمەڵی خۆشگوزەرانەکان لەناو هەج میلەتێکە کە پەیا بوون و ئەم عەقڵێتیان بۆ دروست بوو، بوغڕا بوون و لە حاڵی خۆیان بایی بوون، ئیتر لە دوای ئەوە دەزەکەن بەستەمکاری، خەڵکی کە ئەچەوسێننەوە، ڕۆژ لە دوای ڕۆژ هونەری زیاترە هێندەکایەوە بۆ خراپە و خراپەکاری. پاشەوەی کە خوای تەبارەک وتەعالا باسی قەومی نوحی بۆ کردین، لە پاشانە ئەفەرمێت لە قورئانە لە سوورەتی مؤمنون ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ثم أنشأنا من بعدهم قرنا آخرين. قرن و ملت و سەدە لە دوای سەدە لە دوای ئەوانەوە چەندین قەرنی ترمان هێنان. لەو حەدیثەی کە یەکەم جار لە باسی ئادەما سەلامی خوای لەسەر بێت باسمان کردوتمان، پرسیار لە پێغەمبەر کرا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت بینی نوح و ئادەم چەند بوو؟ فەرمووی 10 قڕون، 10 قەرن. بینی نوح و ئادەم 10 قەرن بوو. هەر بە هەمان لە هەمان فەرموودەشا پرسیاری لێکرا ئەی بینی نوح و ئیبراهیم چەند بوو؟ فەرمووی 10 قڕون، ئەویش هەر 10 قەرن. یعنی 10 قەرن لە بینی نوح و ئادەما هەبووە، 10 قەرنش لە بینی ئیبراهیم و نوحا سەلامی خوایان لەسەر بێت. بەڵام وتمان کەلیمەی قەرن لێرە ئێمە ناتوانین بڵین مەبەستی 500 ساڵی بۆ، چونکە لە زۆربەی قورئانە قەرن بە معنای 100 ساڵ نەهاتووە، قەرن بە معنای جیلێک هاتووە، بە معنای ئومەت هاتووە، بە معنای حەزارەت هاتووە. یعنی بینی نوح و ئادەم 10 جیل، 10 ئومەت هاتووە و تێپەڕیوە. خەڵکی ئەو کاتەش تەمەنیان ئێجگار زۆر بوو، وتمان ئەو مسافەیە زۆرەکە مەگەر خوا بزانێت چەند دەکات، چونکە خەڵکی ئەو سەردەما تەمەنیان لە 1000 و بەرەو سەرتر بووە. و لە بینی نوحیش بۆ ئیبراهیما 10 قەرن بووە، پێم وایە هەر 10 قەرن 10 جیلە، بەڵام ئەو 10 جیلە فەرقیە لەگەڵ 10 جیلەکەی ترە، چونکە خەڵکی ئەم سەردەمایان عمریان کەمتر بووە، وەکو ئەوان نەبوون ئێجگار بەو شێوەیە، مسافەکەی کەمترە. کە وتمان ئەگەر بە پێی زانست، ئەوانەی کە هینی زانستیان هەیە زیاتر لێکێنەوەکەوە، ئەو تۆفانە لەوانەیە لە دەوروبەری 9000 بۆ 10000 ساڵ بۆ 13000 ساڵ هەنگێک دووریە خاتەوە لەمەوە پێشوو بێت، هەتاکو ئیبراهیم لە دەوری 5000 ساڵ لەمەوە پێشا بۆ سەلامی خوای لەسەر بێت. لەبەر ئەوە ئەو فترەی بینیان لە بینی نوح بۆ ئیبراهیم لەواچی هەر 5000 ساڵێک بوو بێت کە 10 قەرن یا 10 جیلی تیا تێپەڕیوێ. بەڵام بینی نوح بۆ ئادەم پێم وایە زۆر لەوە زیاترە و
کاتێکی زۆر لۆ زیاتر بوو چونکە تەمەنی خەڵکەکانی ئەو سەردەمە زۆر زیاتر بوون چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە ئادەمەوە هەتا ئەمڕۆ بەردەوام تەمەنی خەڵک کەمە بێتەوە قەڵافەت و باڵاشیان هەتا بێ بچووکترە بێتەوە بەردەوام تەمەنی خەڵکەکان کەمە بێتەوە و قەڵافەتیشان بچووکە بێتەوە هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ متەوەسطی ناوەڕاستی ڕێژەی تەمەنی ئومەتی من لە بینی 60 بۆ 70 ساڵیدایە لە پاش قەومی نوحەوە خوای تەبارەک و تەعالا باسی قەومێکی کەمان بۆکە کە ئەم قەومە نە لە تەوراتە نە لە ئینجیلە نە لە کتێبەکانی پێشووترە باسی نەکراوە نە جوولەکەش هەواڵ و خەبەریان لی نەبووە نە جوولەکەش هەواڵ و خەبەریان لی نەبووە لەو تەوراتێکی ئێستا ئەمان باسێکەن و لە بەردەستیانایە کە هەنگێکە زەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو باسی ئەمە پێغەمبەرانە و حکایەتانی لە تەورات و ئینجیلەوە گرتووە ئەسڵەن قەومی عاد کە خوای گەورە تحدیدی شوێنەکەشیان نەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم تحدیدی جێگاکەشیان نەکات ناتۆرە و باسیان حەد بە هیچ شێوەیەک لە کتێبەکانی کیا و لەناو کتێبە ئاسمانەکانی کیا و لەناو جوولەکە و مەسیحیەکانە هەر نەبووە قەومێک پێیابوون لە دوای نوح لە دوای کە مرۆڤایەتی زیای کردووە کۆمەڵێک دەسەڵاتیان گرتە دەست لە مەنتیقەی یەمەن لە دوورگەی عەرەبیە لە مەنتیقەی یەمەن پیان وترا قەومی عاد طبعا لە تاریخە عەرەبەکان باسی دوو عادەکەن عادی یەکەم عادەنی الئولە عادی یەکەمەوە ئەم عادەیە کە ئێمە باسەکەین کە خوای گەورە پێغەمبەرێکی بۆ ناردوون بە ناوی هود و سەلامی خوای لەسەر بێت دواتریش عادێکی کە هەبووە کە متەئەخیر بوون ئەوانە عەرەب هەنگی هەواڵێ و عادانی زانی و عادی دوو هەمینیان هەنگێ ناویان زانی و هەنگێ ناوی پاشاکانیان زانی و بەڵام عادی یەکەم هیچیان دەربارە نازانن بەڵام دیارە هەر بەنەوەی ئەوانیان حساب کردوون خوای تەبارەک و تەعالا لە سوورەتی شوعەرا بۆمان باز دەکات فەرمێت ئەعوذ بالله من الشیطان الرجیم كذبت عاد المرسلين قومی عاد پێغەمبەرەکانیان بە درۆخستەوە دیارە تەنها عادیش هودیان بۆ نەنێراوە پێغەمبەری کەشیان بۆ نێردراوە چونکە مرسەلین ئەڵێ پێغەمبەرەکانیان بە درۆخستەوە تیان درۆکەن عادەتی هەموو قەومەکانی تر هەچ پێغەمبەرێکیان بۆ هاتبێ بەیەک و دوو توانە تۆ درۆزنی تۆ بوختانەکەی تۆ بەرژەوەندی شخصی خۆت دەوێت إذ قال لهم أخوهم هود ألا تتقون هود کە برایان بوو ئەندامێکی ئەو میلەتە بوو ئەندامێکی ئەو قەومە بوو پێی فەرموون ئەلا تتقون باشەوە نابێت تۆزێ پارێزکاری بکەن نابێت خۆتان تۆزێ لە تاوان بپارێزن إني لكم رسول أمين من پێغەمبەرێکم نێردراوێکی ئەمینم خوای گەورە ناردومی بۆ لای ئێوە بۆی ئاگادارتان کەمەوە خیانەتتان لێ ناکەم دەست پاکم فاتقوا الله واطیعون لەخوا ترسن خۆتان لەخوا پارێزن و وەرن بە قسەی من بکەن وما أسألكم عليه من أجر داوای یەک پاداش و یەک مەسلحەت و یەک بەرژەوەندیشتان لێ ناکەم هیچم لە ئێوە ناوێت هیچ پاداشێکم لە ئێوە ناوێت بڵێن ئەمە مەسلحەتێکی خۆیە هیچم لە ئێوە ناوێت بەس هاتووم لای خوا ئاگادارتان کەمەوە إن أجري إلا على رب العالمين پاداشی من هەرەوەتا لای پەروەردگارم أتبنون بكل ريع آية تعبثون وتتخذون مصانع لعلكم تخلدون وإذا بطشتم جبارين فاتقوا الله واطيعون کۆمەڵێ صفاتی قەومەکەیڵە لە ئێوە ئەمە صفاتانە لە خوا ترسن صفاتەکانیان چییە پیانە فەرمێ ئەتەبنونە بكل ريع آية تعبثون لە هەموو سەرشاخێک و بەرزاییەکە ئەچوون تەلارێکیان دروست دەکرد قەسرێکیان دروست دەکرد هیوایەتی ئەم قەومە چی بوو تەلارسازی بوو ئەمەی کە ئەمڕۆی تر پێڵێن پێشکەوتن بەمە بەخۆیان بوغڕا ببوون قەومێ بوو زۆر کەتە و بەتوانا و بە قەڵافەت و بەهێز و تەمەنیان زۆر و سەرەتای مرۆڤایەتی بوو هەوایەکی پاک و ژینگەیەکی پاک و دنیا چۆڵ و ئەمانیش دەسەڵاتێکی زۆر و هەموو ئەو مەواریدانەی سروش لە بەردەستیانە خوای گەورە بۆی مسەخەر کردوون و هەر ئەچوون بۆ منافەسەکردنی یەکتر بۆ خۆ هەڵفشان و بۆ تەکەبر و بۆ فیز هەر یەکێت و سەر کێوێکێگە سەر تەلارێکێگە قەسرێکی تیابر بە ئاسمانە وتتخذون مصانع لعلكم تخلدون نەک هەر تەنها بینای قات و گەورە و تەلاری گەورەیان بە ئاسمانە بن پێغەمبەرەکان پیانە فەرمووە هود سەلامی خوای لەسەر بێ وتتخذون مصانع چەندین کارگە دروست دەکەن کارگە مصانع مصنع و شوێنێ کەشتی تیا تەصنیع کرێت لعلكم تخلدون پێتان وای تر نامرن مشکلەی ئەمان ئەوە بووە ئەمایان بۆ تەکەبور کردووە بۆ عجب کردووە بۆ خۆنازین کردووە وەکو ئەوانەی ئەمڕۆ کە لە خۆیان بوغڕابوون کاڵێن ئەوە خانۆکانمان بە ئاسمانە چۆ دەسەڵاتمان چۆ بینایی وامان دروست کردووە تەلاری وامان دروست کردووە
پیان وایە تر کە ئەمەیان کرد ئیتر نامرن پیان وایە کە ئەم دەسەڵاتیان هەبوو ئیتر نامرن خوای تبارك وتعالى لسورة يونس بمان بعض كاد فرمي حتى إذا أخذت الأرض زخرفها وزينت وظن أهلها أنهم قادرون عليها أتاها أمرنا ليلا ونهارا فجعلناها حصيدا كأن لم تغن بالأمس أفرمي هج كادواي لها وسرزوي رازين رايوا بناء خان وكان واي لهات إذا أخذت الأرض زخرفها وزينت حتى نعني سيري تشيبكي كاتتو سيري شارقكي الآن سيري أم همو بينا وأم همو تشراخانه وأم همو تلاره بعثمانا روشتو أم همو إنك خلقكي بغرابو خواي لبير شوتو سيركي وشاراني كأوايا همو بينا تشاكانا كراو بشويني ملها وراب واردنو آهنگو گوراني وعرق خواردنو ونادي وسماو خلقكي بيوايت نامرد إما وا بيشكوتين لخوان بغرابون الله يفاد قنبلة هيدروجيني بتقينينو الدنيا كين بدوكتو وظن أهلها أنهم قادرون عليها پیان وایە کە ئیتر هەموو مەسیری بەشەریەت و مستەقبل بەدەست خۆیانە ئارەزوی خۆمانە چیمان بێ واکەین پێشتریش هەموو قەومانی تر کە بوغڕابوون و خوا نەغڕۆی کردوون بە هەمان دەردا تێپەڕیون ئەم پەتای بوغڕابوون و لە خۆباییبوونیان گرتووە کە تۆزێ دەسەڵاتیان هەبوو خوای گەورە تۆزێ بەرەکەتی عاسمانی بەسەرا بارانن و بەرەکەتی عەرزی بۆ هێناونەتە دەرەوە و ماوەیەک لەش ساغی و خۆشبەختی و دەوڵەمەنی و خۆشگوزەرانی ڕووی تێکردوون هەموو بوغڕابوون شەڕیان کردووە لەسەرەوەی کامیان تەلارێکی بەرز و کامیان بینایەکی گەورە و کامیان قەسرێکی عەجیب بڕازێنێتەوە لەسەر فڵانە بەرزای و ئەویان لە بەرزایەکەی تریان و ئەمیان مەصنەعێ دروستکا و کارگێک دروستکا و چی دروستکا و چی دروستکات لەعەلەکم تەخلودون کە پێیان وایە تر نامرن عمریان درێژ و لەشیان ساغ و سبحان الله خوای گەورە کەلیمەی مەصانعیشی بەکارهێناوە دیارە ئەمانە هەر مجتەمەعێکی صەناعیش بوون کۆمەلگایەکی صەناعی بوون ئەوە پێشکەوتوو بوون صەناعەتیان هەبووە کارگەی گەورە گەورەیان دروست کردووە پیان وابووی تر ئەم مەعمەلانە و شتە موهیمانەی کە ئەمانە دروستیەکەن نامرن یعنی فەکانە تۆ لە ناو ئەهرامەکانی میسرە بەردیوای تیایی ئەم ئەهرامانە 200 تەن قورسە ئەخر 200 تەن یعنی 200,000 کیلۆ هیچ ئەمڕۆ ڕافعەیە سڵنگێ نییە بتوانێت بەردە بەرزکاتەوە ئەو مەنتیقەیەشی کە هەرەمەکانی تیا دروستکراوە هەر بیابانە لمە بەردی هەر نییە ئەو بەردێک کە ئەو هەرەمەی لە دروستکراوە لە مەنتیقەی ئەسوانە لە جنوبی میسر 1000 کیلۆمتر 950 کیلۆمتر دوورە لە شوێنی دروستکردنی هەرەمەکانەوە لەوێ بەردەکە براوە بەردێکی 200 تەنی لەو سەردەمەیە بەچی براوە بۆ ئەوێ دوایش کە براوە بەچی سەرخراوە بەرزکراوەتەوە بۆ سەر هەرەمەکە ئەمانە توانە و دەسەڵاتیان هەبوو کارگەی گەورەیان هەبووە ئەم دەسەڵاتی کەشتی وای کرد ئەوە وای لێکردوون کە فیرعەونەکە بڵێ من خوام ئەنا ڕەبکم الأعلا کە پێی وایە تۆ دەسەڵاتی ئەتوانێت بینایەکی ئاوا گەورە دروستکە ئەتوانێت مەعمەل دروستکە ئەتوانێت کارگەی گەورە دروستکە ئەتوانێت کۆمەڵە مجتەمەیەکی پیشەسازی مێنێتە پێشەوە لە خۆی باییە بێ ئەڵێ خۆمان خوای خۆیمانین پێویستمان بەخوا نییە هەموو شتێوا لە بەردەستی خۆمانە هەموو شتێ عەقڵە هەموو شتێ عیلمە ئێمە بە عەقڵی خۆمان و بە عیلمی خۆمان هەموو شتێکین وەختێک گەزاری بوغڕایی مرۆڤەکان دێتە پێشەوە ئیتر لە لێرەوە فەساد دەست پێکات لێرەوە خراپ و خراپەکاری و زوڵم دەست پێ ئەکات کاتێکە مرۆڤەکان خۆیان لێبوو بەخوا کاتێککە بەرنامەی خۆیان وەلا ناوپیان وا بوویترەوە خۆیان بوون بەخوای تر خۆیان بەرنامە ڕێژیەکەن خۆیان یاسادانێن بۆ باقی فەقیر و هەژارەکەی تر ئەمان خوانەوە بێ خەڵکی تر بە قسەی ئەمان بکە بوون بە کۆمەڵێکی سەرمایەدار و دەسەڵاتدار و بورجواز کە ئەو خەڵکی ترە بێ خزمەتی ئەمان بکات لە هیچ ناگەڕنەوە بە هەموو شێوەیەک میلەتی خۆیان ئەچەوسێنەوە بە هەموو شێوە فەقیر و هەژار ئەچەوسێنەوە ئەبێ ئەوان بێن بیناکان بۆ ئەمان دروستکەن تەلارەکان بۆ ئەمان دروستکەن خزمەکاری ئەمان بکەن ئەو یاسایانەی ئەمان دایانێنە بێ بە قسەی ئەوان بکەن ئەبێ ئەمان بەخوا بزانن ئەبێ ئەمان بە مقەدەس بزانن نابێ بەمان بڵێ غەڵەتی کردووە نابێ پێی بڵێ خۆ پێ و خوارداناوە کە مرۆڤەکان گەیشتنە ئەم حاڵەتە ئەمەیەکەی تر خوای تەبارەک وتەعالە هەموو جار تەدەخولی تیا کردو و پێغەمبەرانی نادۆ ڕێگە خوارەکەیان بۆ ڕاستکاتەوە ئەمانە بێدار کاتەوە و بە هۆش خۆیان بێنێتەوە کە ئێوە خوانین ئێوەش لە چنگی خۆڵ دروست بوون ئەو خەڵکە لە قوڕ دروست نەبوو ئێوە لە ئاڵتون دروست بوون ئێوە ژۆکوانە بنەوە بە چنگی خۆڵ ئێوە ژۆکوان ئەگەر مردن لیاکانە ئەگەر سەعاتی زووتر نەتا شارنەوە هەڵە ئاوسێن و بۆگە نەکەن کە سوکاری خۆتان لێتان بێزارە بێ ئێوەش مرۆڤن وەکو ئەوان هیچ فەرقێکتان نییە تۆزێ دەسەڵات و تۆزێ قووەتێک کە خوا پێداون خۆتان لێ نەبێ بەخوا خۆتان بەسەر باقی خەڵکە و بەسەر فەقیران و هەژارانە هەڵمەکێشن یەکەم داواکاری قەومی نوح لە نوح کە باسمان کرد سەلامی خوای لەبێ یەکەم داواکاری ئەو بوو یانی تۆ لەگەڵ ئەم فەقیر و ڕەش و ڕوتانە یەکەم من چۆن بینە مەجلیسیەوانەوە
تۆ هیچ نەبێ ئەگە حەدی قسە لەگەڵ ئێمەیەکەیت و ئەڵێ خوا نردووە لەگەڵ پیاوی پیاوانە و لەگەڵ مەسئولەکان و لەگەڵ دەسەڵاتدارەکان و لەگەڵ دەوڵەمەندەکانە ئێمە چیمان ناوە لەو فەقیر و هەژارانە کە گەیشتە ئەوە ئامادەنی لەگەڵ خەڵکی خوارخوایانەوە دانیشن کە فانێکن خۆیان لێ بۆ بەخوا نەعوذ بالله لە ئاخری شاوەکو فیرعون ئەڵێ ئەنا ڕەبوکم الأعلى ما علمت لكم من إله غيري نەمزانی و غەیری من خوایەکی کەتان هەبێت بۆ چونکە نەوەفاڵ حکمیە کرد نەوەفاڵ حکمیە کرد تقریبا هەرچی ئافرەتی بیویستایە لە میسڕ ژنی خۆی بوو زیاتر لە 100 و ئەمەندە منداڵی هەبوو ئەم هەڕەمانەی دروست دەکرد ئەم مجتەمەعی میسڕی هێنا بە زۆر بە بێگار ئەو هەڕەمانی پێ دروست دەکردن ئەو تەلارە گەورانی پێ دروست دەکردن بە ئارەزوی خۆی خەڵکی کوش بکوش بڕبڕ بوو تاو خۆی لێ بوو بەخوا ئەی خوا چییە کە کەس پێی نەڵێ بۆ ئەو کردووە لا یوسەلو عما یەفعل وهم یوسەلون کەس بۆی لێ پرسیاری لێ بکە ئەوش بە ئارەزوی خۆی پرسیار لە هەموو خەڵکەکە هەچ کاتێک دەسەڵاتدارانی میلەتەکان مترەفینەکان مەلە دەوڵەمەندەکان گەیشتنە ئەم ڕادەیە ئیتر خوای تەبارەک وتەعالە تەدەخولی تێ ئەکا ئەبێ پێغەمبەرێکیان بۆ بنێرێ بێ بەرنامەیەکیان بۆ بنێرێ بێداریان کاتەوە ئەگەر نا خوای گەورە غەضەبیان لێک و نەغڕۆیان لێکە و دەسەڵاتی خۆیان پیشانەیات خوای گەورە ئەم مرۆڤانەی دروستووە سەرزەوی ئاوادانکەنەوە نەک سەرزەوی فەسادکەن نەک خراپە لە سەرزەویان بنێنەوە نەک خۆیان بکەن بەخوا لەسەر ئەرزا بەسەر باقی خەڵکەکانی کە لێ بخڕن باش هودیش سەلامی خوای لەسەر بێ هەنم قسانەی پێوتون بە قەومەکەی ئەڵێ تۆ زێرە خۆتان پارێزن لەم تاوانانی کە ئێوایکەن لەم تەکەبورەی کە ئێوایکەن وەئیذا بەطەشتم جەبارین کە ظوڵمەکەن کە غەدرەکەن وەکو جەبار و ستەمکارەکان غەدرەکەن کاتێک کە گورزەوە شێنن کە تەعەدا لە خەڵکەکەن ئەڵێ ستەمکاری ئەڵێ یەکێکن لە دەسەڵاتدارە ستەمکارەکان حساب بۆ هیچ شتێ ناهێڵنەوە بەزەیتان بە کەسان نایەتەوە بەزەیتان بە فەقیر وەژار و بە مناڵ و بە ژن و بە پیر و بەکەوتیان نایەتەوە بە نەبوو بە نەدارە نایەتەوە ئیذا بەطەشتم جەبارین فاتقوا الله لە خوا بترسن وأطيعون ورن بقسم كان واتقوا الذي أمدكم بما تعلمون لو ذات بترسن خوتان لو بارزن كأذان ما همين نعمتي أو داويتي بوينا أو الجنين كاكا أو موادي لبردستايا أو أمر تخوتي بيوا هلفشيني أو خواي جورا بي داويد أو أمر بي أنا زيد ملكي خوا ودا صلاتي خوايا أو علميك خوا بي داويد أو أقل خوا بي داويد ئەو مەواریدانەی کە لێی ئەم فروشتەوا لە بەردەستی تۆیە ئەم قەسر و تەلاری پێ دروست دەکەی ئەم دەسەڵاتی پێ دروست دەکەی ئەم مەعمەل و مەصنوعانەی پێ دروست دەکەی هەموو خوا پێی داوی هەرچی ئێوە ئەیزانن خوا پێی داون ئەمەدەکم بئەنعام وبەنین ئەو لای زۆری یاونەتێ ئەنواع و ئەشکاڵ ئەم هەموو حەیواناتانەوە لە بەردەستانە ئیسفادەی لێ ئەکەن بۆی دروست کردوون وجەنات وعیون باخ و باخات و کانیا و ئاوی زۆری داونەتێ ئەم هەموو نیعمەتی داونەتێ کە چی ئێوەی دەسەر داناوە ئێوەش ظڵمی پێ ئەکەن ستەمی پێ ئەکەن ئینی ئەخاف عەلەیکم عەذاب یەومین عەظیم قەومەکەم بگەڕێنەوە چونکە ئەترسم ئەشکەنجە و عەذابی ڕۆژێکی زۆر سەخت و گەورەتان بەسەرا بێت چیان جوابایەوە قالوا سواء علينا أو أصلا لم تكن من الواعظين بس سكاتي بيكدن تا إيوارا حاشا كيو بيغمرات سكات تا إيوارا بيغلن نصيحت كي آموشگاري كي يعني كيت قصب كي يعني كيت بلي ديانا ليت أو أصلا لم تكن من الواعظين بليت نلي إن هذا إلا خلق الأولين أمي تو إلي ما كونا بارستيا كونا بارستي خلق الأولين أما بس عادتي كونا كانا ئەمە خەیاڵ پڵاوی کۆن ئەفسانەی کۆنەکانە تۆ هاتووی زیینگو کردوێتەوە ئیسا ئێمە پێشکەوتوین ئەمە سەردەمی حەزارەتە ئێمە قەسرمان هەیە ئێمە مەعمەلمان هەیە ئێمە عیلممان هەیە ئێمە دەسەڵاتداری سەرزەوین تازە حکایەتی کۆنمان بۆ گێڕیتەوە باوەکو قەومەکانی کە لە ناو نەچن و باوەکو قەومی نازانم چیتان لێنێ و ئەو قسە کۆنە پەرستیان ئەو قسەی کە ئەمڕۆ ئەوترێ هەمان قسەش بە هەموو پێغەمبەرەکانی پێشوو قەومەکانیان هەمووش ئەمایان وتۆ بەهۆی خۆشەکانی دنیاوە بغرابوون کاتێکەوە کەسێکی مفلیح چاکساز هاتووە ویسێتی بێداریان کاتەوە لەو خراپەکاریکەیکەن وتیان ئەمە ئەخلاقی کۆنەکانە ئەمە ئەفسانەی کۆنە ئەمەی تۆیڵی کۆنە پەرستیەتیە نەکەسمان دیوە لە قەبر بێتە دەرەوە نەمردوویەکمان دیوە لە قیامەت هات بێتەوە نەکەس خوای دیوە نەکەس باشی دیوە نەکەس جانەمی دیوە ئەمە ئێوەڵی خرافیاتێکە کۆمەڵە قسەیەکە هێناوتانە بۆ بەرژەوەندێکی خۆتەوە دێ خۆ بکەی خۆتی پێدەرخەیت و خۆتی پێ بکەی ئێمەش بەم شتانەی تۆ هەڵ ناخەڵتین تا ئێوارە قسە بکەی بڵێ نەڵێ ئێمە گوێ لێ ناگەین خۆ عەزێ مێ لەگەڵ ئێمە ئێمە ئەهلی عیلم و ئالی پێشکەوتن و ئەهلی تەکنەلۆجیا و ئالی مەفانێ و ئەهلی قەسر و قسوورین
إن هذا إلا خلق الأولين وما نحن بمعذبين كفي جنب تواني متعذبات بعذاب وبترسي خوا وبغضب خوا ما ترسينا كذنا تواني إما عذابات وإما توشي عذاب نابين فكذبوه بدروا يعني خفتوا ذجايت ينكر خوا يقول فرمي فأهلكناهم لنا وما برد طاو فكذبوه فأهلكناهم أوان كبرامر بيغمرك خوا يقول فرمي لنا وما بردن إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين أو خواي يقول نشاني خواي بلغي خواي خواي يقول تشوني قرآن في وانا فمقل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة الذين من قبلكم الله برون بقرن بكثر أذاب دوي آثاري قوم كاني بيشوا بقرن بزان أو قوماني بيش إيو تشيان بسر هاتو كانوا أشد منكم قوة وأثاروا الأرض وأمروها أكثر مما أمروها ذول إيو بدا صلاة تربون ذول إيو بقلافة تربون ذول إيو بتوانا تربون لش ساخ تربون تمنيان زور تربون ملك و سامانی دنیان باشتر بەدەسابوو لە ئێوە پێشکەوتن و دەسەڵاتیان زیاتر بوو حتى ئەمڕۆ بە هەموو ئەو تەکنەلۆژیای کە ئەمڕۆیە تاکوی سەکانە نەتوانراوەیەکێک ئەو بینابەرزانە دروست دەکەن بەزێکی نەتوانێت و بینایەکی وەکەوەی ئەهرامەکانی میسر دروستکە ئەو دوو تەلارە بەرزی کە لەسەر ئەرزان نمونەی نەبوو لە ناو نیویۆرکە کە یەکی لە 100 دقات تێپەڕی بوون لەبەر یەک تەیارەیە لەبەر یەک هوروژمە هەردووکیان ڕووخان بەڵام ئەوەی کە هەڕەمەکانی میسری دروست کردووە 5000 ساڵ لەمە پێش ئەڵێ من ئەم هەڕەمانەم لە هینێکە ئەڵێ لە نووسراوێکە تیایەتی لە ئەخبار زمانی مەسعودی هاتووەڵێ پاشاکەی کە هەڕەمەکەی دروست کردووە توێتی بە 6 ساڵ دروستم کردووە هەموو کەسێکیش دەزانێت تێکدان لە دروستکردن زۆر ئاسانترە کێ خۆی بەهچە پاشای خۆی بەدەسەڵاتدار دەزانێت با بتوانێت بە 60 دانە ساڵ تێکی بات بە 60 دانە ساڵ با بتوانێت تێکی بات ئەوەی ئەوان لە ئیسا بەدەسەڵاتدارتر بوون لە ئیسا بەتواناتر بوون ئاساری وایان بەجێشتۆ ئێمە هەر نازانین چۆنیان دروست کردووە نەک هەر لەو بوارەیە لە بواری تریشە ئێمە وا نەزانین قۆماری کە هەمووی جاهیل و وامان پیشانێن هەمووی کۆمەڵی وەحشی بوون لە ناو دارستانەکانە هیچیان نەزانیوە و خەریکی ڕاوکردن بوون و نازانم چی بەعکسەوە کۆمەڵ ئاسارواتێک کۆمەڵ شتێکیان بۆ ئێمە بەجێشتووە ئێمە تا ئێستا سەرمان لێ ئەسوڕمێت حتا ئێستا ئێمە سەرمان لێ ئەسوڕمێت مەسەن بۆ نمونە لە کتێبی مەهابەهارتای هندۆسیەکانە کتێبی مقدسی هندۆسیەکانە تەرجمەش کراوە بۆ زمانی عەرەبی کتێبی مەهابەهارتای پێوترێت ئەمە کتاب مقدسی هندۆسیەکانە باسی تاریخێکەکە لە 5000 ساڵ بۆ 6000 ساڵ لەمە پێش لە مەنتیقەی هندستانە باسی پاشایەکە ئەمە ئەفسانەیەکە ئەیگێڕنەوە بەڵام وەرە بە ئەمڕۆ بە زمانی ئەمڕۆ لێکی بەرەوە بزانە واقع باسی چیەکە ئەمە باسی ئەفسانەیەکە بۆ کات باسی پاشایەکە بۆ کات ئەڵێ دیار ئەم کابرایی کە ئەم چیرۆکەی نووسیەوە ئەفسانەی نووسیەوەم داستانە خۆشی لە قەسری پاشای لێ بووە ئەڵێ ڕۆژێکیان نوێنەری فڵانە پاشا هاتە لای پاشاکەی ئێمە نامەیەکی هێنابوو لە پاشا فڵانەوە کەوا هەموو وڵاتەکانی چواردەوری داگیر کردووە هەموو ئاواییەکانی چواردەوری داگیر کردووە هەموو شارەکانی چواردەوری کاول کردووە ئەوەی سا هاتوومەتە سەر حدودی دەوڵەتەکەی تۆش تەسلیم بە پێشەوەی وڵاتەکەی تۆ ژۆکۆوان لێ بکەم ئەگەر جەنابەت تەسلیم کەیەوە دادەنێمەوە بە محافظ بە بەرپرسی ئەو وڵاتەی خۆتی چ لێ ناکەم وڵاتەکە و سەلامە دەبێ ئەگەر من لە جگرەشکەی و قەومەکانی کە لە ناو دەبێ یعنی هەڕەشەی پاشایەک بۆ پاشایەکە هجوومەکە دەسەڵاتی هەیە و جێشی گەورەی هەیە و ئەڵێ مش کە پاشا حسابی کرد و ئەخباری وما پێگەیشت بوو باسییانەکە جێشێکیە دە ئەوەنگە زیاتر لە جێشەکەی ئێمە بەقووەتر ئەیان و 1000 فیل بەزەوە تا لە پێشی جێشەکەیە ئەمە لە کتێبی مەهابەهارتای هندۆسیەکانە تایەتی ئەڵێ زیاتر لە 1000 فیل هەر لە پێشی جێشەکەیەوە ئەڕووی ئێمە بە هیچ شێوەیەک شەڕی ئەومان پێ ناکرا هەڵێ پاشا قایدەکانی کۆکردەوە وەزیرەکانی کۆکردەوە زاناکانی کۆکردەوە کاکە چی بکەین ئەوە هاتوۆتە سەر حدودی دەوڵەتی ئێمە هەڕەشەمان لێکە کە ئێمەش بچینە ژێر ڕکێفی ئەوەی هەمومان لە ناوە بە ئەڵێ لەم لاوە سەرکردە سەربازەکان هەمووتیان شەڕەکەین و واکەین و وا دیفاعەکەین و خاکی خۆمان تەسلیم ناکەین لەم لاشەوە زانا و پیرەمێردەکان وتیان کاکە وەڵڵا وڵات کاو لەبێ و هەموو یەسووتێندێ و وڵاتەکانی کەیلێت و هەمووشمان تیاچین و شار بە دەری ژەبین و ئەشک و ژێن ویسمان بۆ ناکرێ با بە قسە ڕاستیکەین و با بچین هەدیی بۆ بەرین و تەسلیمی بین و ئەڵێ پاشا پرسی بە هەمیان کرد تا گەورەی کاهینەکان مابووە کە عالمی ژمارەیەکیان بۆ هەر قسەی نەکرد بوو سەریدانەوەن ئەڵێ لە کۆتای پاشاوتی هەر تۆ قسە نەکردووە جەنابی زانا جەنابی عالمی گەورەمان تۆ بۆ قسە ناکەی تۆ ڕائت چییە ئەڵێ وتی قوربان ئەگەر ئەدەوێت جێشەکە لە ناو بەرید ئەگەر بزانی سوور ئەتوانی لە ناویان بەری شەڕەکەیت ئەگەر سوور زانی جێشی بەرامبەر لە ناوە بەی شەڕەکەیت ئەڵێ وشتی ئایجا چۆنە ڕۆڵە وڵاتی خۆم تەسلیم ناکەم بەس من نەزانم کە سوورە شکێم لەگەڵ سوپای ئەوە شەڕم بۆ ناکرێت ناتوان بەرەنگاری سوپایەوە بمەوە
وتی یعنی ئەگەر بتوانی سوور بزانی لە ناوی ئەبەی شەڕەکاکی وتی ئەرە وەڵا جا چۆنەوە بکەم وتی دەیەوە بۆ مندانێ وتی تۆ ئێستەکانە بەیانێ و نوێنەرەی کەناردوێتی بە قسەی خۆش و بە هەنگی هەدیۆمانە و ماتەلەی پێ بکە 3 مانگ 4 مانگ مۆڵەتم بەرێ تاکو هجوومەکە نەکرێت من لە ماوەی سیلاحێکی بۆ دروست دەکەم هەموو جێشەکەی ئەو بۆ لەناو بم ئەمە باز لە دەوری 6,000 ساڵ لەمە پێشەکە لە ڕوودای لە دەوری 6,000 ساڵ لەمە پێشە ڕوویداوە ئەوژوتی ئاخر بە پەنگمان نایی بەڕاستە سیلاحی چی وتی من نەتوانم شتێکی وا بۆ دروست کەم وتی دەی باشە بە قسەی خۆش کابرایان بەڕێ کرد و سەفیرەکەی شەڵا بەم زوانە خۆم دێمە خزمەت پاشاکە تا قسەی لەگەڵاکەم نوێنەرێ لەیم تەفاوزی لەگەڵاکەین بەنام کۆمەڵە قسە بەڕیان کرد و هەنگی هەدی زۆری بۆ ناردوو بۆی پاشاکەی پێ مەحتەر کات چەند مانگێک مانگێ دوان سیان چوار کابرا جوابی داوتی قوربان سیلاحەکەم حاضرە و ئەم جارە کابرا هاتەوە بە تووڕەیە و داوای شەڕەکە بەڵە قوربان شەڕەکەین ئەڵە سوپای کۆ کردەوە بەرامبەر بەوە ئەوش سوپای هێناڵە کاتێک کە سوپاکەی ئەومان بینی ئەژنۆمان شکات چونکە ئەمەندە زۆر بوو ئەوەڵ و ئەخیرەکەی دیار نەبوو بالفعل دەوری 1000 فیلی کۆ کردەوە بەس لە پێشی سوپاکەی خۆی دای نابوو ئەڵە پاشاکەوەی بینی ئەژنۆی شکاوتی ئاوەرە بزانم چی دروست کردو کو قوڕی تۆ بە مەسەر خۆماوە هەموو جێشە بەچی نابەری ماڵی منە کاول کرد وتی قوربان من لەسەر وعدەکەی خۆمە فەرمانەکەی سیلاحەکە بێنم ئامێرەکە بێنم کە دروستم کردوتی ئابێنم کابرای کە حکایەتەکە ئەگەرێتەوە حکایەت خوانەکە ئەڵە کاتێک کە هێنایان بەقەی بینایەکی دووقا دەبوو تقریبا چەند سەد حەیوانێک ڕای کێشا لە ژێریا وڕە وڕ و زرمە زرمێکی زۆر و چەند کەس پاڵی پێوەداڵە وکو خانوێک وا بوو ڕایانە کێشا دووقاتێ بوو ئەڵێ هێنایان لەو لا سوپاکەی ئێمەدایانە بەرامبەر بە سوپای دوژمن ئەڵێ کاتێک کە پاشاوتی دەی بزانم چێکێوان وە خەریکە هجوومەکەن و دەست پێکەن ئەڵە وتوای قوربان فەرمانەکەی لێیان نەموتی دەی لیانە زام چیان لێکەی ئەڵە چۆن ناو بیناکەەوە لەگەڵ هەنگێ نەفەری ترا وەختێکمانزانی زرمە زرم و خڕەخڕێک لە ناو بیناکەەوە هات و ناڵە و نرکەیەک پیا بوو ئەم جارە وەختێکمانزانی تەپ و تۆزێ لە دەوری بیناکە بەرز بۆ وای لە هاو چاوی نەئەبینی بوو بە تاریک و تەپ و تۆز و خۆڵێک کە کەسی نەئەبینی لەناو ئەو وەختێکمانزانی لەو تاریکای یەک چەخماخە هات دەرچوو ئاگرێکمان بینی بەرەو ئاسمان تێپەڕی ئێتر لە دوایەوەی یەک ناڵەی گەورە هات هەمومان لە هۆش خۆچوین سپاکە ئێمە خۆمان لە هۆش خۆچین ئێمە گرتێ دوژمنەکە بەس خۆمان لە هۆش خۆچوین ئەڵە منێکی منوانەی کە لە هۆش خۆم چوم کاتێک کە هۆشم هاتەوە سەیرم کرد زۆربەی جێشەکە کە لە چواردەورمە لە هۆش خۆی چووە و خۆڵ بەس خۆڵی دنیا بەسەرمان نانیشت بوو خۆمان پاکردەوە و عالمەکە کە هاتە دەرەوە لە ناوی نەکەوتی بەپەلە سپاکی خۆمان کێ خۆڵوشتی بەرکەوتو با بڕۆ بەرەو ڕووبارەکە خۆی پاکاتەوە ئاو کا بەخۆیان نێڵێ ئەو خۆڵی پێوە بێ بۆی تووشی هیچ دوو بەڵایە نەبێ ئەڵە کە سەیری لای سپای دوژمنمان کرد سەیرمان کرد گەڵای داری وشک بوو چۆن کاتێ ئاگری لێ ئەسووتێ ئەبێ بەخۆڵ سەیرمان کرد ئەو جێشە هەمووی بۆ بەخۆڵ ئەو فیلە زلانەی کە 1000 فیل بەس لە پێشەوە بوو وەکو گەڵای دارە وشکەکان سوتابوون هیچی نەمابوو ئەڵە هەر نەمانزانی ئەو ئاگرە چی بوو چۆن ئەم جێشەی هەموو لە ناو بر بە یەک جار کەسی نەما اینجاڵە ئەمری بەیەمە کرد وتی خێرا بڕۆن ئێوەش لە چەمەکە خۆتان شۆن بۆ ئەوی تووشی هیچ یعنی ئەم حکایەتە بە عەقڵ و بە زمانی کەسێکە گێڕدرێتەوە کە 5000 ساڵ 6000 ساڵ لەموو پێشە بەڵام ئەمە معنای خۆی تایە کە سەردەمانێک هەبوو پێشکەوتنی وای تیا بوو حەزارەتی وای تیا بوو خەڵکە هەمووی وەحشی گەر نەبووە چەندین حەزارەت دروست بۆ پێشکەوتنی وایان بەخۆیانەوە دیوە خوای گەورە لە قورئانە باز دەکات قل سیروا فی الأرض بڕۆن لەسەر زەویا بگەڕێن فانظروا كيف كان عاقبة الذين من قبلكم زان عاقبة آكامي أو ملتاني بيش إيوة تشيبو بچي گيشتن أم همو هذو دا صلاة توانا وجيشو لشكري كهان بو فريان كود فانظر كيف كان عاقبة الذين من قبلكم كانوا أشد منكم قوة خوا فرمي لإيوة بهيستر بون خوا بيمانا فرمي كان أبو لإيوة ذور بهيستر بو وعمروا كانوا أكثر منكم قوة وأثاروا الأرض وعمروها أكثر مما عمروها زۆر لە ئێوە زیاتر ئەرزیان ئاوەدان کردوێتەوە ئەم قەومی عادە کە خوا بۆ مابازەکە ئەو شاخانەیانێنە لە شاخ قەسریان داتاشێ چون لەسەر هەموو تەپۆڵکە بەرزایەکان شاخیان داژ یاخود قەومی سەمود کە لە دوای ئەمان دێ پێغەمبەر ساڵحی بۆ نادن سەلامی خوای لەسەر بێ وازیان لە خانووی کێ هێنابوو یانم خانوانەیمە عومرمان زۆر و قەڵافەتمان زۆرم خانوانەی کە بچووکە چون هەر شاخەکانیان داتاشی تا لە مەنتیقەی تەبوک ئیسەکانەش هەتاکو ئیسەکانە لە شیمالی سعودیە لەناو ئەردەنا کە مەنتیقەی ئەردەنەوە هەموو شاخەکانیان داتاشەوە کردوانە بە قەسر ئەنواع ئەشکال نەخشوونیگاریان لەم شاخەم بەردە ڕقانەیان داتاشیوە ئەوانەیان کردووە بە خانوو چوونەتە ناویەوە توانە ئێمە ئەمە بەدەم شاخانە بەرگەی ئێمە ئاگرێت تەمەنی ئێمە و عمری ئێوە یعنی ئەوە عمریان زۆر بوو ئەمە قەڵافەتیان هەبوو خانوەکانی کە زوو تەپی و بەرگەهینی ئەوانی نەگرتووە چون شاخیان داتاشیوە قەسرەکانی خۆیان لە شاخا کردووە ئێمە تا ئێستا شتی وامان نەکردووە
قەومانێکە بۆ زۆر لە ئێمە دەسەڵاتدارتر زۆر لە ئێمە پێشکەوتوتر نەک تەنها قەومێک و نە تەنها دوان بە درێژایی مێژوو ئەم نوع پێشکەوتنانە هەبوو لەسەر زەویە هەموو جار کە ئاوایە خۆیان دیوە پێشکەوتون و دەسەڵاتیان هەبوو لەسەر زەویە اینجا قەومەکە بوغڕابوون دەسەڵاتداران بوغڕابوون خۆیان لێبووە بەخوا دەستیان کردێتەوە بە زوڵمکردن خوای تەبارەک و تەعالاش پێغەمبەرانی بۆ ناردوون سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ بەرنامەی بۆ ناردوون ئاگاداری کردوونەتەوە ئایەت و موعجیزەی بۆ ناردوون بە هەموو شێوەیەکی بیان هێنێتەوە سەر ڕێگا کاتێکەوە هەر پێغەمبەرەکانیان بە درۆ خستۆتەوە ویسیانە پێغەمبەرەکانیان لە ناوبەرن خوای تەبارەک و تەعالا تەدەخولی کردو و ئەو قەومە زاڵمانەی لە ناو بردو نەغڕووی سەر ئەرزی کردوون و لە ناوی بردوون بڕۆی عولەماکانی ئاسار هەموو باسی قەومی لووط کە دوای دەینە سەری ئەڵێن ئەو دەریای مردووی کەیسەکانەیە ڕێک جێگەی شاری عەموڕە و سەدوم کە دوو شاری ئەو نێربازانە بوون ئەو خراپەکار و فاحیشەکارانە بوون کە خوا نەغڕۆی کردوێتی بە بەحر هەر کردوێتی بە بەحر بەحرەکەشیان خوێ هەمووی ماسیشی تیان ناژیان ماسیەک یەک ئاساری بۆ نادۆزێتەوە لە بنی ئەو بەحرەیە تاکو بێنیتە دەرەوە وا لە ناوی بردوون نەغڕۆی کردوون جێگاکەیان کردوێتی بە دەریایەک فێرترین دەریایە لە هەموو دنیاە یەک ماسی بۆ دەرمان تیان ناژیە مەگە سوێرە و دەریایە هەر پێوتێت دەریای مردوو ئاوا بردوونی بە ناخی عەرزە ئاساری هەموو قەومانەمان لە پێش چاوە ئیستاش ئێمە ئاسارەکانیان دۆزی و خوش ئەمرمان پێکاڵە بڕۆ بگەڕێ لەسەر زەویە فەیکەن ئاساری قەومانە چی داتوە خراپە و خراپەکاریان بەکوێ گیانن ناڵێ ئێمە لەوان عاقڵترین و ئێمە پێشکەوتوترین و ئێمە هیچمان لێ نایەت نە ئێوە خراپتان دێ بەسەر ئەوان لە هەموو میلەتێکیشە کەسانێکن هاوارەکەن مصلحن چاکسازن شوێن کەوتوی پێغەمبەرەکانن قەومەکەم میلەتەکەم دەستمان دامێنتان ئەی هەوا دەست لە فەساد هەڵگرن ئەی هەوا دەست لە خراپە و خراپەکاری هەڵگرن ئەی هەوا دەست لە بەدڕەوشتی هەڵگرن ئەی هەوار شوێن بەرنامەی خواکەون شوێن بەرنامەی یەکتر مەکەون کەسانێک مەکەن بەخوا بەسەر خۆتانەوان بەرنامەتان بۆ دانێن و ئێوە لەسەر بەرنامەی ئەوان بڕۆن کەسانێک بەخوا مەزان و لەبەر خاتی ئەوان ئێوە دژایەتی خوا بکەن کەسی فریاتان ناکەوێت لە قیامەتە چەندین میلەتانی تر چەندین ئومەتانی تر ئاوا لە ناوچوون ئەوانی کە هەموو لە ئێمە بەتواناتر و جوانتر و قەڵافەتر و تەمەنیان زیاتر و خۆشگوزەرانتر بوون هیچی نەما ژیان بۆ ئەوان تاسەر نەبوو بۆ من و تۆش نامێنێ ئەم پێنج و دوو ڕۆژەی دنیا بای ئەوە نییە تۆ ئاوەتیا بوغڕابیت ظڵم و فەساد کەیت ظڵم لە خەڵکەیت ظڵم لە قەومی خۆت بکەیت ئەمە هەموو بەرنامی پێغەمبەرەکان ئەمە بوو بۆ میلەتەکانیان فەکەذەبوه فەئەهلەکناهم بەدوران خستەوە خوای گەورە فەرمێ ئەوانیشم لە ناو برد نەدەسەڵاتەکەیان فریان کەوت ئەو قەومی عادەی کە خوای گەورە لە قورئانە باسییانەکە فەرمێ فأما عاد فاستكبروا في الأرض قومي عاد استكبارێکی گەورە لوت بەرزێکی گەورەیان کرد لە ئەرزە بغير الحق بەبێ هیچ حق و مافێک وقالوا من أشد منا قوة کێ هێ لێمە بە قووەتر بێ کەس هەیە دەسەڵاتی بەسەر ئێمە هەبێ کێ بە ئێمە ئەوێرێ ئەم هەموو تەکنۆلۆجیا و هەموو فەناعەت و هەموو قەسر و هەموو دەسەڵات و هەموو جەیش و ئەم هەموو نەفەرە بەهێز و بەتوانایە من أشد منا قوة بۆ کەسێ لێمە ئازاتر بێت تا ئێمە لە ناوبەرێ خوای گەورە فەرمێ ئەوە لەم یەڕەو ئەن الله الذي خلقهم هو أشد منهم قوة باشەوانەی کوێراییان داتوە ئەینیان نەزانی ئەو خوایی کە ئەوانی دروست کردو لە خۆیان بەهێزترا یعنی خۆشیان لە خوا پێ بە قووەتر بوو یعنی خوای دەسەڵاتی خۆیان لە دەسەڵاتی خوا پێ بە قووەتر بوو ئەینیان نەزانی ئەو خوایی لەو خۆڵە مردووە ئەوانی دروست کردو هێناوێتی بوون ئەو لەوان بەهێزترا یعنی کێ هەیە لە ئێمە بەهێز و بەتوانەتر بێ کێ هەیە دەسەڵاتی بەسەر ئێمە هەبێ ئەمڕۆ فاروقی بۆ دروستەکە بۆ تەڵەیە بۆ ئاسمان ناوێنێت چالنجەر تحدای خوای پێکە چالنجەر یعنی متحدی تحدای خوای پێکە یۆری گاگارینیان هەڵا یەکەم کەس بکاڵیان بۆ ئاسمان فەڕێکی لیا بە دەوری ئاسمانە بە دەوری زەویە بە ئاسمانە هاتەوە خوارەوە تیان هاچی و هەر یەکەم مؤتەمەری صحفی کە قسەی کرد وتی ئاسمان گەڕام خوام تیان نەدی ئاسمان گەڕام خوام تیان نەدی هێشتا لە مەداری جاذبی ئەرز دەرنەچوو بوو یەک فەڕی لیا بە دەوری ئەرزا یەکەم جار بۆ فارۆ دروستکەن هاتە خوارەوە ئاسمان گەڕام ئەو ئاسمانی کە تا ئیسەکانە لە دوای ئەویشەوە 50 دانە ساڵە بەو هەموو تەلسکۆپ و پێشکەوتەی خوانەوە بەس سێرەکەم زانن لەکوێوە دەست پێکا لەکوێوە کۆتایی دی سەژ نازانن لەکوێ دەست پێکا و لەکوێ کۆتایی دێ جەنابی وتی ئاسمان هەموو گەڕام خوام تیان نەبینی ئەم بەشەرە ئاوە بوغڕا بووە فلیممان بۆ دەرەکەنەوە بەرد لە ئاسمانەوە دێ خێرا تەکنۆلۆژیای ئەمریکی فریایەکەوێ ئەم نێزگە بە ئاسمانەوە تەقێنەوە نایڵن بیا لە زەویەوە ئەمریکا بەهۆی عیلمەکە و تەکنۆلۆژیاکە و مرۆڤایەتی ڕزگار کرد ئەوە ئەگەر نازانم خەتەرێک بێ لافاوێک دێت ئەمریکا یەکسە ساڕوخێکمان بۆ دروست دەکات یاخود غەواسەیەکمان بۆ دروست دەکات مرۆڤەکان ڕزگارەکات نازانم یان دەوڵەتە یعنی پیشانی ئێمە بنەوە تەحەدای کاری خواژەکەن ئەگەر خوا ویستی میلەتێ لە ناو بەرێت
ئەو کەسە نەبێت کە ئیماندار و کە خوای گەورە خۆی ئەوێ قوتاریکە هەر هەمیان کۆ بنەوە لەبەر زەبری خوایە ناتوان خۆیان قوتارکەن. عاقبەتیش هەموو میلەتانی کەمان لە پێش چاوە خوا پەنامان بات. ئەم پێغەمەری خۆشمان فەڵات و سەلامی خوارە سەبێ ئەم هەموو حکایەتی بۆ ئەگەردرێتەوە بۆی ئێمە بیخوێنینەوە دەرس و پەنگ لەو پێغەمەرانە و لە قەومەکانی پێشووتر وەربگرین بۆی ئێمەش بەڕێچکەی ئەوانە نەڕۆین ماڵی خۆمان کاول نەکەین بە تۆزێت تەکنۆلۆژیا و پێشکەوتن و خۆشگوزەرانی ژیانمان خوامان لەبیر نەچێتەوە با دەسەڵاتدارەکانمان با دەوڵەمەندەکانمان لە خۆیان بغڕان نەبن. دنیا تا سەر بۆ ئەوانە نەبووە ئەو هەموو پاشا دەسەڵاتدارانە پار ئەم حەلانە چەند دەسەڵاتدارێک هەبوو لە وڵاتە عەرەبیەکانە هەمووی خۆی بەخوازانی هەمووی دیعای خوایەتیە کرد. ئەمڕۆ قەومەکانیان هەموو نەغڕۆی سەر عەرزیان کردن هەر لە کون فەیەکونێکە کەس نەیزانی چۆن خوای گەورە ڕیسوای کردن فەزحی کردن. ئێمە بێ ئەومان لەبەر چاو بێ ئەومان لەبیر بێت. خوای تبارك وتعالى بچی قومی لنا طبعا قومی عادة لسورة فجر خوای تبارك وتعالى فرمي والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر ألم ترى كيف فعل ربك بعاد أو النبي لخواي جورة پروردگار چی لقومی عاد كوتي ألم ترى يعني آثار يعني ما برو بقرة ألم ترى چوك برو بيبينا أو النبي نيت چوك من نمديوه بلام آثاري ما برو بيبينا ئایسەکانە قەبرەکەی هود سەلامی خوای لەسەر بێ لەسەر لە ئێمن لە چەند قەناتی تەلەڤیزیۆنی تا ئێستا پیشانیەوە درێژێکە تەنانەت لە شاخەکەەوە درێژ بۆ تۆ تاکو ناو مزگەوتێکە زۆر باڵای بزر بۆ و قەڵافەتێکی زۆریە بۆ لە نەمە قەبری هودە سەلامی خوای لەسەر بێ و ئافاری قەومەکەشیە تاکو ئیسەکانە لە مەنطقەی یەمەنە هەرماوە. ألم ترى كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد. باخی كان هەبوو شاری كان هەبوو پیانە و شاری ئیرەم کە هەمووی پایی گەورە گەورە ئیڕەمە ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد. لە هیچ وڵاتێکا لە هیچ شوێنێکی دنیاە وڵات و شاری وا و ئاوەدانی وا دروست نەکرابوو ئەم پایانە هەموو بە ئاسمان هاچوونە قەسرانە مەگەر خوا بزانێت کەس نێزانی سەیری چی بکە دەسەڵاتێکی ئاوە قەسرەکانیان پای قەسرەکانیان ئەمەندە زۆر بوو ئەمەندە گەورە بوو کەس نێزانی سەیری چیکە خوا ئەفەرمێ لەم یخلق مثلها في البلاد لە هیچ کام لە وڵاتانی دنیا نمونەی ئەوە دروست نەکرابوو. هەموو پایی بەردی گەورە گەورە بە ئاسمانە ڕۆشت بوو ئەم شارە خۆشەی کرد نمونەی نەبووە لە هەموو دنیاە لە هیچ کام لەوە خوا بفەرمێ لە هیچ کام لە وڵاتەکانی دنیاشتی وا دروست نەکراوە. خوای گەورە چی لێکردن ئەفەرمێ فأرسلنا عليهم ريحا صرصرا بایەک گەردەلوولێکم بۆ ناردن سەرسەر ڕقە بووی تۆتیایە یعنی نسرمێک سەرمایەک بۆ ڕەشە باو سەرمایەکی بۆ ناردن نمونەی نەبوو ڕیحا صرصرا في أيام نحیسات لە چەند ڕۆژێکە حەوشە و حەو ڕۆژی خانێ حەو ڕۆژ و ئەشەوی خان لنذيقهم عذاب الخزي في الحياة الدنيا بووی هەر لە دنیای ڕیسوایان بکەم چونکەوان پیانەوە بوو دەسەڵاتەکان کەس پێی ناوێت خوای گەورە بەبا لە ناوی بردن. ئاخر ئەم هەموو خان و تەلاری کە بەبەر دروست بکرێ ئێمە نەماندیوە با بتوانێت ئەوە لە ناو بەرێ دیومانە با و ڕەشە با و گەردەلوول ئەتوانێت ئەو خانوانەی کەوا لە دار دروست کراون چینکۆیە چییە بەڵام نەماندیوە ڕەشەبا بتوانێت خانووی بەردی گەورە لە ناو بەرێ. خوای گەورە بەبا لە ناوی بردن هەمیانی تەفر و تو ناکرد ئاثارەوەکانی شانیسەکانە مەگەر بچی خۆ هەڵبێتەوە لەژێ عەرزا بیان دۆزیتەوە. ئەو هەموو پایە بەرزێکەوە دروست کرابوو کە نمونەی نەبوو لەسەر ئەرزا بەس بڕۆ بزانە پایەکی ماوە خوا فەرمێ بام بۆ ناردن بەبا لە ناو بردن بایەکی فاردی مسرم کە هەمیانی تیا ڕەگ ببنەوە بۆ ئەوەی چی لنذيقهم عذاب الخزي في الحياة الدنيا بۆ ئەوەی کەوە هەر لە دنیاە ڕیسوایان کرد ولعذاب الآخرة ئەخزا خوا پەناما بە سزاکەی ئەو دنیاش ئەویان ڕیسواترە ئەویان شەرمەزاری زیاتر پێوەیە ئەویان بە هەڵگیرێ بۆ ئەو دنیا بەزەوە هەر لە دنیا ئاوام لێکردن و لوتیانشکان وەهم لا ينصرون نەسەر کەوتن نەکەسیش فریان کە و نەکەسیشە بوو سەریان کرد کە یانوو کەس هەیە لە ئێمە بەیەستر بێ خوا ئاوای لێکردن و عاقبەتی هەموو زاڵ مستەمکاریش دەسە ئەزا هەروە بێت. خوای گەورە بێدارمان کاتەوە لە خەوی غەفڵەت برچاومان ڕۆشن کاتەوە هیدایەتی خۆمان و ئومەت و میلەتمان با ئینشاءالله. قولوا قولي هذا واستغفر الله لي ولكم.